ماوەیەکە گەرمای هاوین تینی بۆ خەڵکێرێمی کوردستان هێناوە و پلەکانی گەرماش ڕۆژ بە ڕۆژ ڕوو لە بەرزبوونەوە دەکەن بەمەش ژیانی ئاوارەکانی لە نێو کەمپ و خێوەتگاکان ئەستەمتر کردووە. تیمی ڕۆژنامەوانی پەیام بۆ ئەو مەبەستە سەردانی کەمپی کەورگۆسچی کردو تێکەڵ بە ژیان و گوزەرانی ئاوارەکان لەو کەمپەدا بوو. دواتر گفتوگۆی ژیانی کەمپەکانی لەگەڵ ئاوارەکان کرد لە کامێرای پەیامەوە. ئەوە بەڕوونی دەبینرێت کە ژیان لە کەمپەکان و لە دووری زێدی با و باپیران گەڵێک سەختە. بنابراین کورد پەری کودێکی مای هەیە ji ber ku em bênasna me ji ber ku penaberim ya talî derbarê kar de derbarê şexul de derbarê çikêdikê mayî heye bi rastî wekî dî ez behsa kempaka Rogoskê taybetî bikim hinekî kêmayî hê kon beşek ji wa kon e beşek mezin bûne qaîde blok lê beşek kon e ew jî hinek erzaq xwarin ji hinek xelkê hatî birîn germî gelekî bandora xwe ser zaroka hebû ser mezina hebû ser kalemêra pîra hebû lê ev dawiya talî pişî bûn qaîde û beşek mezin mukeyîf anî û çîka anîn hinekî rewş hinekî baştir bû. Eş kempaka Rogoskêne ev 5 salê me li vê derêne wala wadî kampê germa zor germa û em ku em çûba welatê xwe çêtirtir bû û em diçine dera em diçine dera ji xwe dwenisên bes ku em sû welatê xwe bêne çêtirtir. Dawekarê me bes em veger welatê xwe nav xwediyê xwe ehlê xwe yani ev jî welatê me negon welatê bes jiyana me li wê de biçûk bûn li wê de em jiyan bûne em li wê de çêbûne li wê de xelkê karê me hemû li wê ne xwedê jiyan بكيناك زحمة الكودة بزحمتها هر يعني إيه فقير هر زحمتي جير دكشيري زحمتي كهرباء منال تكيناك أوان نخشي هنا وفقيرتي هيا جان بشكل هناك زور زحمتها دوای نیوەڕۆیە و بەرەبەرە پلەکانی گەرماش ڕوو لە بەرزبوونەوە دەکەن. کوچە و کۆڵانەکانی کەمپەکەش ئاوارەیەکی کەمی لێ دەبینرێت و هەمووان چوونەتە نێو خێوەتگا و خانووە بچووکەکانیان کە بە ئەستەم بۆیان پێکهێنراوە بەڵام پێناچێت چادر و خێوەت و خانووەکانیان پارێزگاری ئەوتۆیان لێ بکات و لەو گەرمایە ڕزگاریان بکات. کەمی ئاو و کارەبای نیشتیمانیش هێندەی تر ئاوارەکانی ڕووبەڕووی سەختی زیاتر کردوێتەوە بە تایبەت مناڵان. ئەوەلە سپاسیا قەناتە پەیام دەکەم ئەم پەنابەرن هاتنە کوردستانê وضعی سووری نەخۆش بوو شەڕ بوو ماشەڕ بوو مەژی بازدا ئەم هاتنە ڤەر نەخۆشە هۆش وڵاتێ خۆ دەرکەوێ وڵاتێمانین هات سووری شەڕە ئەم دخوازن ڤەگەڕن وڵاتێ خۆ بەس ئەف دەرژی وڵاتێمەیە بەس کەهرەبا و ئاوێ کەهرەبا قوتکن دنیا گەرمە ji بۆ پەنابەرە منداڵە هەموو کچکەنە ئانی هەموو نەخۆش دکەون پەنابەری نەخۆشە یا هەر کەس میکا سووریا چێ بە ئەس ڤەگەرم سووریا هەر کەس وڵاتی واژی خۆشتر نینە ما الفيدينا مثلا أرزاق تنينن تشتق ما تنينن أزو زلامي خانو تنينة عامين بينجي صالة زلامي مشي صالة وزارقي ما كسبا دانينة أم تنينة أرزاقي ما تنينن لە دوای تێکچوونی ڕەوشی وڵاتانی دراوسێ ئاوارێکی زۆر ڕوویان لە هەرێمی کوردستان کرد بە تایبەت کوردانی ڕۆژئاوا کە هەر لە دوای تێکچوونی ڕەوشی سووریا هەرێمی کوردستانیان وەکو لانەیەک بۆ حەسانە و ژیانی ئاوارەی هەڵبژارد. زیاتر لە 5 ساڵیشە ڕێژەیەکی زۆری ئاوارەکان لە هەرێمی کوردستان ماونەتەوە و لە چاوەڕوانی ئەوەدان وڵاتەکەیان لە شەڕ و ململانێ ئارام ببێتەوە تاوەکو بگەڕێنەوە و لە زێدی خۆیان بەردەوامی بە ژیان بدەن. زریان سدیق کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.